تەوەریەکەین بەرنامەکەمان باسکردن بوو لەسەر سامانی کانزاکان بەگشتی لە سنووری گەرمیان لەگەڵ یادگار فەتاح بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی گەرمیان گرفتێک لە گەیاندنی وێنەی ئەو هەبوو بۆ ئێمە ئەگەر گرفتەکە چارەسەر بێت دیارە ئێستا ئامادەیە دەچمە لای کاک یادگار جارێکی دیکە بەیانی باش بە باسێک لەوە دەستی پێ کرد کە بەڕێوەبەرایەتەکە ئێوە تایبەتە بە کاروباری کانزاکان هەروە دابەشکردنی نەوت بە شێوەیەکی گشتی ئێستا پێشتر پرسیاری ئەوم کرد هیچ خەمڵانێکەیە بۆ کۆی گشتی سامانی گەرمیان سامانی سروشتی لە گەرمیان ئەگەر باسێک لە کانزاکان بکەی ئەوەی کە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکە ئێوە هەیە. بەڵێ جارێکتر بەیانتان باش وەکو پێشترش ئاماژەم پێکرد لە سنووری ئیدارەی گەرمیان واتە لە سنووری بەڕێوەبەراتی ئێمە جگە لە سامانی نەوت ئەوە کە بە شێوەیەکی مرکزی لە سەراسی هەرێمی کوردستان و بۆ خۆی وەزارەتی سامان سروشتیەکان و ئەنجومەنی باڵای نەوت و غازێ سەرپەرشی دەکات ئێمە هیچ ڕەتێکمان بەوەوە نییە جگە لە هەندێک حاڵەتی تر نەبێت کە پێویست بکات بەشداربن تێدا ئەوەکو سامانی تر بەڵێ سامانی تر هەیە لە سنوورەکە لە ڕووی کانزاوە لە جۆرەکانی بەرد لە سنووری دارێگەرمیان بیرمانێکی لە سەرڕووباری سیروان نزیکەی 50 کانی چەولم هەیەکان 50 کانی چەولمە بۆ خۆی 50 کارگەی لەسەردانراوە چەندین هاوڵاتی و سوودی لە دەبین ئەوانەی کە لەوێ کار دەکەن ئەوانەی کە وەبەرهێنانی تێدا دەکەن دواتریش لە بواری بیناسازی و لە کارگەکانی بلۆکدا سوودیان لەوەردەگرێمان بۆ خۆیان سامانێکی گرنگن بۆ سنووری دارێگەرمیان کە بۆی ڕوزبوونی ڕووباری سیروانەوە دروست بووە لە هەمان کاتدا سنوورەکە چەندین جۆری بەردمانەیە کە لە بواری بیناسازی بەکاردەهێنرێت لە جۆرەکانی بەردی لای مستۆن و هەندێک جۆری تریشکە بە خۆی لێسەدا وەبەرهێنانی تێدا دەکرد و هاوڵاتیان یاخودوانی کە وەبەرهێنانی تێدەکەن لە ڕێگەی بەڕێوەبەراتیمان و وەزارەتەوە مۆڵەت وەردەگرن و بە شێوەیەکی یاسایی بەپێ ڕێنمایەکان کاری بەکارهێنانی ئەو بەردانە بەڕێوە دەبن. بەڵێ بێنە سەر دابشکردنی سوتەمەنی کە بەشێک لە کارەکانی ئێوە و بەڕێوەبەرایەتەکە لە ئێستایا دابشکردنی سوتەمەنی بە تایبەت بەشە سوتەمەنی نەوتی سپی کە بە ساوڵاتێندا دابش دەکرێت گەیشتۆتە کوێوە تاکو ئێستا لە گەرمیان بڕیارە بەم زوانە دابش بکرێت. بەڵێ وەکو ئاگدارن نەوتی سی بەسەر هاوڵاتیاندا بەپێی پسولە دابش دەکرێت و لە ماوەی ڕابردوودا ئێمە پسولەی ژمارە 23مان بەسەر هاوڵاتیاندا دابش کرد لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە و نزیکەی مانگێکیش دەبێت لە ڕێگای دوو کۆمپانیاوە دەستمان کرد بە دابشکردنی نەوتی سپی بەسەر وێزگەکانی سوتەمەنیدا دیار لە سنووری دارێگەرمیان میکانیزمی دابشکردنی سوتەمەنی بە شێوازێکی تر بۆ پێکە نەوتی سپی دەهێنرێت لە وێزگەکانی سوتەمەنی دادەنرێت دواتر هاوڵاتیان بۆ خۆیان دەچن لە وێزگەکان نەوتی سپی وەردەگرن بۆ هەر بەرمیلێک نەوت کە بەرتیل 216 لیتر لە سەرەتادا 40,000 وەردەگیرا بۆ پێی کە کڕی هاتووشێ دەکەوت سەر دواتر بۆی کە وەزارەتمان لەگەڵ چەند کۆمپانیا گرێبەستێک لەو کۆمپانیان ڕاستەخۆ بە پێویستی ئەمە ڕۆژانە چەند نەوتی سپیان پێویست بێت دەهێنە سنوورەکەەوە لە وێزگەکانی سوتەمەنی دابش دەکرێت لەوێش هاوڵاتیان بەبڕی 40,000 دینار بۆ هەر بەرمیلێک نەوتی سپی وەردەگرێتە پسولەی ژمارە 23 لە ئێستادا پرۆسەکە بەرداوامەوە بەشێکی زۆری تەواو بووە ئەوما بێت هاوڵاتیان لە ئێستا و بەرداوامی دەتوانن سەردانی وێزگەکانی سوتەمەنی بکەن توانن نەوتی سپی وەربگرن. ڕاستە ئێستا دابشکردنەکە بەردەوامە؟ بەڵێ تاوەکو ئێستا دابشکردنەکە بەردەوامەوە لە هەفتەی داهاتوو دەست دەکەین بە دابشکردنی پسولەی ژمارە 24 و 25 لە سنوورەکە بەڵام تەنها قۆناغیەکەم دابشکردنی پسولەکان دەبێت بۆ پێکە ئێمە پسولەکان بەسەر بریکارەکانی خۆراک دابش دەکەین دواتر لێو هاوڵاتیان وەردەگرن پاش ماوەیەک دەست دەکرێت بە دابشکردنی نەوتەکە. بەڵێ باشە سەبارەت بە کوالەتی ئەو سوتەمەنی کە دەدرێت باوڵاتیان ساڵانی پێشتر هەندێک ینی گلەی و ناڕزایی هەبوو لەوەی کە هەندێک دایانوت بۆ ڕەنگە ینی ئاوی تێچوو ئاوی تێکەڵاو کرابێ ینی بەجۆیەک لە جۆرەکان ناڕزایی هەبوو لە کوالەتی سوتەمەنیەکە کە دەدرا ئێوە ئەمە ساڵانە یاخود هەر کاتێکە بەشە سوتەمەنی دەدرێت بە هاوڵاتیان پشکنینی بۆ دەکرێت یاخود ینی شتێکە وەکو کوالەتی کۆنتترۆل ئێوە پشکنینی بۆ بکەن یاخود چی؟ بەڵێ دیارە ئەو سوتەمەنی وەتا ئەو بنزینی یاخود لە سنووری ئیدارەیەگەرمیان و بەتایبەتی لە هەرێمی کوردستان بەگشتی دابش دەکرێت دوو جۆرە جۆرێکیان ئەو بنزینەیە کە حکوومەت بەسەر وێزگەکانی سوتەمەنی دابشی دەکەوتە بۆ حکوومەت دەفرۆشتێتەوە بەشێکان بریتە لە بنزینی بازرگانی ئێمە بۆ هەردوو جۆرەکە لە سنووری ئیدارەیەگەرمیان هەمانە بنزینی بازرگانی هەیە کە سێ بنزینخانە بە شێوەی بازرگانی دەیفرۆشن و بنزینی حکومیش هەیە کە لە بنزینخانە ئەهلیەکان دابش دەکرێت ئێمە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نزیکەی 4 مانگ پێش ئێستا دوو ئۆتۆمبیلی تاقیگەی گەڕۆک دابین کراوە بۆ سنوورەکەمان کە ئۆتۆمبیلە بریتە لە ئۆتۆمبیلێک
تاقیگەیە و سەرجەم جۆرەکانی پشکنین بۆ جۆرەکانی سوستەمەنی بە گازوایل و نۆ سپی و بەنزینی شەوە دەکات ئەو دو ئۆتۆمبیلەمە یەک لەوانمان لە مەرزی نەدۆڵەتی پیرۆزخاندانەوە پێکە لە ڕێگەی وڵاتی ئێرانەوە ڕۆژانە سوستەمانی و تا بەنزین دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە بە شێوەی بازرگانی ئێمە لە مەرحلەی یەکەم لە مەرزی نەدۆڵەتی پیرۆزخانەوەی کە لە سنووری ئێمە پشکنینی بۆ دەکەین بەپێی تایبەتمەندیەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان هەر جۆرە بەنزینێک بەپێی ئەو تایبەتمەندیانە دەربچێت ڕێگەی بدەین دێتە نێو هەرێمی کوردستانەوە پێچەوانەوە بەپێی ڕێنماوی یاساکان دەگەڕێنرێتەوە بۆ وڵاتی ئێران کە حاڵتی واشمان هەبووە لە هەمان کاتا ئۆتۆمبیلی دۆمێن ئێمە لە نێو شار لیژنەیەکمان دروست کردووە وەکو بەڕێوەبەراتیمان ماوەیەک دەبێت لیژنەی چاودێری و پشکنینی وێستگەکانی سوستەمەنی و کارگەکانی خاصە ئەم لیژنەیە بە بەردەوامی لە ڕۆژانی پشوو و دوای داوامی فەرمی سەردانەکەن و پشکنین و چاودێری ئەنجام دەدەن بۆ سەرجەم وێستگەکانی سوستەمەنی بۆ کارگەکانی خاص لە ڕووی کوالیتی لە ڕووی سەلامەتی لە ڕووی ئەو مەرجانی کە بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان پێویستە لە سەرجەم وێستگەکانی سوستەمەنی و کارگەکانی خاص بێت. بەڵێ باشە واتایەوە لە مەرزی پەروێزخان باس کرد لەوێ بنکەی تایبەت بە پشکنینی سوتەمەنیتان هەیە لەوێ ینی کوالیتی کۆنتڕۆڵ هەیە بۆ سوتەمەنیانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ بەڵێ سەبارەت بە هۆبەیەکی بەڕێوەبەراتیمان بەناوی پشکنینی بەڵێ بەناوی تاقیگەی پشکنینی گەڕۆک لە پەروێزخان بەڵێ سەبارەت بە کۆگای سوتەمەنی یاخود ئەمباری سوتەمەنی تا چەند وەک پێویست بوونی هەیە لە گەرمیان؟ بەڵێ بەداخەوە تاوەکو ئێستا کۆگای سوتەمەنی لە سنووری دارایی گەرمیان بوونی نییە بەڵام لەمەوەی ڕابردووە لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان و بە شێوەی وبەرهێنان یەک لەو کۆگانەی کە چوار کۆگا برتی بۆ دروستکردنی لەو کۆگانە دەکرێت سنووری دارایی گەرمیانەوە کە دراوە بە کۆمپانیایەک و ئێمە لە ڕێی وەزارەتەوە کارەکانی تاوە لە ڕێی پارێزگاشەوە ئەوەی کەما بێتەوە هەندێک گرفتی ئەوە هەبوو دابینکردنی زەوی ئێمە بە زووی یەکسەر دەستمان کرد بە ڕاپەڕاندنی ئەو ماوەڵانەوە زەوی پێویست کە بریتە لە 100 دووەنم بۆی دابینکراوە کۆگاکە بریتە لە کۆگای سوتەمەنی بە بڕی 100 میلیۆن لیتر کە تێدا بنزین نەوتی سپی گازوایل هەروە غازی شلی تێدا کۆ دەکرێتەوە لە ڕێگە بەرهێنەوە تەنها و ماوە بەم نزیکانە کۆمپانیای جێبەجێکار دەست بکات بە جێبەجێکردنی پرۆژەکە کە بە پێی وتەی کۆمپانیا دوو قۆناغ بێت قۆناغی یەکەمیان قۆناغی سەرەتایی دواتریش قۆناغی خەزنی استراتێژی پێدەڵێن کە بریتە لە هەڵگرتنی 100 میلیۆن لیتر ئەو کۆگایە تاوا بێت بێگومان زۆرێک لە گرفتەکانی سوتەمەنی لە سنووری دارایی گەرمیان چارەسەر دەبێت. باشم 100 میلیۆن لیترە کە باست کرد ئەو کۆگایە دروست دەکرێت بەو بڕە کە دەتوانێت 100 میلیۆن لیتر سوتەمەنی بگرێت پێداویستەکانی گەرمیان لە داهاتوودا پڕ دەکاتەوە؟ بەڵێ بێگومان من بەپێی تەخمینی ئێمە لە ئێستادا ڕۆژانە بە تایبەتی بنزین سنووری دارایی گەرمیان نزیکەی 200,000 لیتر پێویستمان بە بنزین هەیە بە سەر شۆفێراندا بۆ نمونە غازی شل ڕۆژانە نزیکەی 35 تاوەکو 40 تەن پێویستمان پێ هەیە کە ئەمە زۆر بەکاردێنەوە و زانین گازوایل وە بە شێوەی کەمتر و نەوتیش بەپێی پسوولە دابش دەکرێت ئەمە بۆ ئێمە نەوەکو پێداویستی ڕۆژانە پەردەکاتەوە بەڵکو وەکو وتم خەزنی استراتیژی دەبێت ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە دەتوانێت خەزن هەبێ لە کاتی بوونی هەرێک لە جۆرە سوتەمانێن کە بە شێوەیەکی زۆر هەبێت دەتوانین خەزنیت ئێمە ناچێت ێستا لەم کاتەیە خەزنی خۆمان لە کۆگاکانی کارگەکانی خاص بۆ نمونە خەزن دەکەین دەستمان کردووە بۆ نمونە بە خەزنکردن لە ئێستادا بۆنەی هاتنی سەری ساڵەوە هەموو ساڵێکەوە هەرچەندە هیچ مینەک نیە بۆی کە ئەزمە دەست بەڵام کە تۆ بەڕێوەبەراتیەکی کارد ئیدامەکردنی پێویستە پلان هەبێ بۆ ساڵی نوێ بۆی کە خەزن هەبێت لە سنوورەکە ئێمە ئەو خەزن لە ئێستا بەناچەری وەکوتم لە کۆگاکانی کارگەکانی خاصێکی بەڵام ئەگەر کۆگایەکی تایبەت بە خۆمانە بێ و کاتە ئەو بەشەی سوتەمەنیی کە بۆمان دابین دەکرێت لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ خۆی ڕاستەخۆ دەچێت لەو کۆگای کۆ دەکرێتەوە ئێمە ئەو کاتە هەر کات چەند پێویستمان پێ دەتوانین بەکاری بهێنین و دابەشی بکەین. بەڵێ سەبارەت بۆ پاڵەوگە نایاساییانەی کە هەن لە هەرێمی کوردستان کە ژمارەی زۆر پاڵەوگەی نایاسایی هەیە وەک بڵاوکراوەتە پێشتر ئاماژەداتەکان هیچیان دەکەونە سنووری گەرمیانەوە؟ نەخێر لە سنووری دارایی گەرمیان کە لەو کاتی وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاردا بە وەرگرتنی ئامارێک سەبارەت بە پاڵەوگە نایاساییەکەی بۆ ئەوانەی کە پێویستکە مۆڵتیان پێ دەرێ ئەوانی تردا بخوێن ئێمە لیژنەیەکمان پێکەنە لە سنووری دارایی گەرمیان هیچ پاڵەوگەیەکی نەیاسایی نایاساییش بوونی نییە. بەڵێ بە دوا پرسیارم لەسەر ئەو کۆمپانیانە بێت کە لە سنوورەکە کار دەکەن تا چەند ئەو دەستی کار و هێزی کاری کە ناو کۆمپانیەکاندا هەن بۆ خەڵکی ناوچەکە خەڵکی گەرمیان لە ناو کۆمپانیەکان دەرەخسێنراوە. بەڵێ وەکو پێشترش ئاماژەم پێدا هەرچەندەوە
کاری گرێبەست لەگەڵ کۆمپانیا کاری وەزارەتی سامان سروشتەکان بەڵام هەمومان دەزانین کە ئەو کۆمپانیای لە هەموو سنوورێک کار بکات بۆ خۆی ئەو سنوورە لە چڕوویەکە و سوودی لێوەردەگرێت ئەو جوتیارانی کە بۆ خۆیان زەویەکانی بەر کاری کۆمپانیەکە دەکرێت دوجار قەرەبوو دەکرێتەوە لە لیژنەی قەرەبوونێری بەڕێوەبەتی شمابوونیە کە ساڵانە ئەو زەویانیان قەرەبوو دەکرێتەوە لە هەمان کاتدا ئەو کرێکارانەی کە کار دەکەن ئەمە وەکو عورفێکی لێهاتووە لە سنوورەکەی بە تایبەتی زۆرینیان خەڵکی و ناوچەی دەچن کار دەکەن لە سنوورەکە ئۆتۆمبیلی خەڵکی و ناوچەی لێ وەردەگیری و کاری پێدەکات بێگومان وەکو بڵێن سوودی نەبوو سوودی هەبووە سوودی باشی هەبووە بەڵام هەروایە هاوڵاتیان ڕەنگە 100% ڕازی نەبن لە کاری کۆمپانیەکە لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستان نەوەکو تەنها لە سنووری گەرمیان. بەڵێ سوپاس بۆ یادگار فەتاح بەڕێوەبەری بەڕێوەبەتی نەوت و کانزاکانی گەرمیان کە لە کەلاو ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەڕێستان.